یا کۆمەڵێ خۆبەخش و ڕێکخراون کە هاتوونەتە گردی مامەیارە لێرە هەزار نەمام لە 3 ڕۆژدا دەنێژن ئەویش بە مەبەستی ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا وەک ئەو سنەوبەری لە پشتمەوە دیارە بەشێک لە سنەوبەرەکانی گردی مامەیارە لێرە سووتێنراون کە باز لەوە دەکرا هاوشەوەی تاسڵجە هەڵمەتێک هەیە بۆ سووتانی سنەوبەرەکان و ئێرە بکرێتە پرۆژە بەڵام ئەم ڕێکخراوانە و ئەم خۆبەخشانە هاتوونەتە ئێرە دەستیان بە هەڵمەتی نەمام ناشتن کردووە تاوەکو ڕێگری لەوە بکەن من دەمەوێت لەگەڵ خۆشیان قسە بکەم کاکزم ناکە ئێوە بەم هەڵمەتە هەستاون مەبەستەکە هەر ئەوەیە ڕێگری بکەن لەوەی کە ئەم شوێنە بکرێتە شوێنی بازرگانی و تجاری یاخود مەبەستەکەیەوە چیتر هەیە ئەم کاتان باش ئێمە ئەمڕۆ 29 ئازار لێرە لەگەڵ کۆمەڵی ڕێکخراو هەڵساین بە بوژانەوەی مامەیارە یاخود هەڵمەتی بوژانەوەی مامارە ڕاگەین لەگەڵ کۆمەڵێ لە ڕێکخراو لە کۆمەڵەکان کە خۆبەخشانە هاتوون و وەکوە بینن ئەم دارانی کە هێنراون لەگەڵ و چاڵانی کە هەڵکەنراون لەگەڵ سەررجەم ئەو پێداویستیانی کە لێرە دابین کراوە هەمووی خۆبەخش بووە لەسەر گیرفانی هاوڵاتی بووە حکوومەتی هەرم بێت کە پاش ئەتوانم بڵم بەشداریان لەم هەڵمەتیان نەکردووە ئامانجی ئەمەش لێرەیە یەکەم ڕێگری بکەین لەوەی کە ئێرە مامارەکە چەند دۆنمزەویەکە و شوێنێکی کۆنی سلێمانیە نەورزەکان هەمووی لێرە کراوە ڕێگر بین لەوەی کە ئێرە داگیر نەکرێ و نەکرێ بە شوق و vێلا و بفرۆشێتەوە بە خەڵک و لە هەمان کاتە ڕێگری بکەین لە ئەو هەڵمەتی سووتاندن و بڕینەوەی داری ئێرە ئێمە لێرە تقریبا بە نزیکی 1000 تا 1400 نەمامێک بە هەموو کۆمەڵە ئەو کەسانی کە لێرەن بەشدار بووین بڵێ زانم ناشتنی نەمامەکان گرنگە ینی هەڵمەتێکی باشە بەڵام دوای ئەوەی کە ئەنێژدێن ئاودانیان لەسەرکێ ئەبێت ینی کێ ئەوەرکە گرێت ئەستۆ ئێمە سێ داواکاریمان لێرە ڕوبڕی حکوومەتەکەینەوە کێکلەوانە ئاودانە لێرە کارێزی وەسا شەریفمانێک کە زۆر بەناوبانگە کارێزەکە داپۆشاوە و کەمێتێکی ئاوکەی سوودی هەیە ئەوی تری خراوەتە سەر زێرابی سەرەکی ئەم ناوە کە ئەوەی کە ئێمە زانیاری مارگرتووە و ئێمە ئەمانەوێت ئەوان یەکێک لە داواکاریەکانمان ئەو کارێزی وەسا شەریفمان بۆ زین و بکەنەوە و بتوانین ئاوی ئێرە دابینکەین ئەگەرەوەمان نەتوانی بۆ مودەی 6 مانگ داوا لە کۆمپانیاکان دەکەین هەر کۆمپانیاک بتوانێت بۆ مودەی 6 مانگ بە تەنکەر ئاومان بۆ ئێرە بۆ دابین کات کە ئەوەی کێکە لە داواکاریەکانمان داواکارێکی ترمان ئێرە زۆرێک لە کرێکار و لە کارمەندی هەبوو هەندێکیان خانشین کراون و بتوانێت کارمەند و کارگوزاری بۆ دابینکە بۆی بتوان خزمەتی ئێرە بکەن و لە هەمان کاتە بتوانێت پەرژین بۆ ئێرە بکرێت پەرژینێکی جوان شێوازێکی شارستانی بۆ ئەوەی کە دووبارە خەڵکێک نێت ئێرە پیسکات و ئێرە ناشرین کات سپاس بۆ بەڕێستان چیا دیارە چەند ڕۆژێ پێش ئێستا بۆنەی نەورۆز لێرە بەڕێوەچوو کە ساڵانە لێرە لە گردی مامەیارە ینی ئاهەنگی نەورۆز دەکرێت کە ژمارەیەکی زۆر هاوڵاتیان تێدا بەشدارن هەر لە کۆنەوە پیرەمێردی شاعر لێرە بۆنەی نەورۆزی کردووە بەڵام ئەم بە تایبەتی ساڵی ڕابردوو بازەوە دەکرا لەگەڵ ئەوەی کە لە تاسڵوجە چەند سنۆبەرێک سووتێنرا و شوێنەکان بە پرۆژە کرا لە گردی مامەیارەش بە هەمان شێوە هەڵمەتێکی ئەوە هەبوو من ئێستا ئەم سنۆبەرانەی کە لێرەم بەشێکیانم بینی بەم شێوازە سووتێنراون وە ئەم چالاک و ڕێکخراوانش مەبەستیانەکە دژی ئەم سووتان وکردنی بە پرۆژە بوەستنەوە و خۆیان ئێرە بەڵێ کارزان سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکە.